اللهم صل وسلم وبارك على محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين خاتم الأنبياء والمرسلين نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاو هاوڕێیانی خۆشەویست بەخێربێنەوە ڤیدیۆیەکتر لە فیفا23 و لەیانی کوردستان. خۆی گەورە ڕۆژی هەمووتان قبوڵ بکات و ڕۆمەزان هەمووتان پیرۆز. ئەم جارەش هاتینەوە بۆ یانەی کوردستان لە چامپیۆنزلیگ خولی شانزەی وچە نێوتێمان پەڕان. ئێستا هاتووینێتەوەی تیر و پشکەکرێت بۆی بزانین بەرکێکین. خۆشم سەیرم نەکردو چاوانی کە براوانمان سیتی و پێمان بێ پاریس و لیڤەرپوڵ و چێڵسی و هەر زۆری تیا و براوە نازانم چەنە بوون. جا سەیرم نەکردووە بۆی بگاتە ئێرە. جا ئیسە سەیرەکەن هیوادارم لایک و سەبسکرایب لابیرمەکەن وەکو پشتگیریەک. جا ئەها ئەمەتە کوردستان وستکوێ هەدیمان سیتی نیەمە لیڤەرپوڵ هاتوینەتە خولی هەشتی ڕیال مەدرید و مانچستەر یونایتد. خۆمان بەر لیڤەرپوڵ کەوتوین و چێڵسی بەرامبەر سپۆرتینگ ڕۆما فیسی بەرمان سیتی کەوتووە. ئەو ڕۆما کرێتە دەرمان سیتی ئەیباتەوە بە ڕەئی من. چێڵسی ئەیباتەوە لەگەڵ ڕیال مەدرید و ئیشەڵا خۆشمانی بینەوە بەخوا ئەگەریشی کەمە. جا با بڕێن بۆ یاری یەکەم یاری لەگەڵ لیڤەرپوڵ. جەماعەتی خۆشەویست گەشتینە ئێرە با بڕێن بەرەو یاریەکەی لیڤەرپوڵ تۆزە شەحن بنەوە و هەر لێ دوانێک بدەین. ئەمە بزانم باشتریانەکان لە یاری تۆزە ئاستیان بەرزە بێتەوە دڵیان خۆشەوە. با بڕوا سەرێکی ڕێکۆرد بکەم تەواوە. کوردستان ڤز لیڤەرپوڵ بزانم هەواڵەکانی دەرچیە. لیڤەرپوڵ نازانم چی کردووە لەگەڵ لالیگا. ئەمە بزانم پلێری مانگ هەڵەبژێرن حەکیمی تایە ڕۆناڵدۆی تایە با هەموویان نەرزانەکە منن. جا با بڕینە ناوە وەرد کڵاسە بەشێکم جار ساحی کاممانە نازانم لەوانەیە ساحی من بێت. ئەگەر وابێ یاری گەڕانەوەمان نییە ببیین ساحی منە بەداخەوە. حەزمە کرد ساحی دووەم بۆ وەکو یاری پێشوو بگەڕێمەوە لە پڕاڕیمە تادا بکەم. ئەوەش هاتنەوەی یارزە هینە پشتە هەندەران جمهور بەخێربێنەوە بۆ یاری نیوان کوردستان لیڤەرپوڵ لەو شوێنە ساندیۆن دەستێ غەڵات مەرمەتەکە لە سەرەتاوە. Well, we're now down to the last eight, and they're all very good teams. This game here should be high on quality, full of drama, and a great spectacle. Let's hope I'm right. He has time to play it over. And with that, ئەوانە زۆر ئاساندیان نازانم بۆونێ ئاسانی ئەوجلەکانیشم زۆرم ڕغلێتی بیرم چووی گۆڕم گدابووش لە ڕەشانە لە خۆ گۆڵم بۆ سەرۆ خوارۆ سەرۆ ئەوسە تەشکیلەکەشمان گۆڕم شتێکم لێ تێک دیکە لێ یەک دەقە پێتا چۆنە ئەم شوێنانە بگۆڕینەوە چونکە ڕۆناڵدۆ خۆی سەریع بۆ تاکیش ئایبی نییە. جامیسیش تۆزە بێنینە خوارەوە هاوتۆزە نزیک بن لێکۆ تەشکیلێکیشم بۆدانێ نەگەر تەشکیلەیەکی باش
very much been the talk of the town going into this match, playing against his old club, and Hey, I wonder bro. what's going through his mind, Stuart. تەواو لێو سندە بوو بەس Oh, Stuart, بۆ an بەرەڵاو opportunity. کرد And just too much height on وەڵی the وامزانی گۆڵە محەممەد سەڵاح وەرە بڕۆ بەسەرەوە خوارۆ Camavinga. پێشۆ Well, they have the ball once more. زۆر نازانم هەندێجار خاوە خولێنەوە هە ئاوە پشتەگاتەوە یارزانەکە و تۆپەکە سوڕێنەوە Soler. And overcame Elia. the ball from the flank, but dealt with in the end. Well, no let up, plenty of pressure. بەراونە ڕۆ Not to be دەستەکەم advised دەرد giving the ball away in that position. Alexander-Arnold. Hey. Superb block on the back of the ball from the flank. بڕۆ شێر ئەها ئەوی زۆر سەریع نییە بەس باشترە Can he finish? Didn't ئەوانەش know گۆڵە بن کاکە و خولانەوە تاکی خۆیەتی گۆڵە Over comes the corner. Oh, ئەی tremendous بژیت header, گورە that's لێ right. شۆیێتەوە But the بەکە لەگە goalkeeper کاکە was there. The ئەسیتە concession of a گۆڵچەکەشیان corner نییە here. باش ئێستا بۆ هەڵێمەها Well, as a defender, that will sit you گورە down to زۆر the نێن ground. کاکەوانیش بە گاڵتە نییە Trent Voilà. Alexander-Arnold. Thiago. Now Mo Salah. Excellent use of the ball as they make their way forward. Salah. نەکەی That's high-level goalkeeping. باش Well, بوو that's a پاساتی fantastic بەیە گۆڵ save. بوو He's such a good keeper. وەرە It's a وەرە short وەرە one. وەرە And it's Salah with the cross. نەکەی Well, no damage done. بۆ Pass کوێ بۆ not کوێ coming close to hitting the target. زۆر غەڵەت بوو Soler. Options in the middle. The defender doing نەکەی his job. ئەمە دووسێ جار ئەوە بیگەڕێتەوە باش Simple save, really. ئەوانە گۆڵ ناوێن شکر ئەی لەو کاتانەیە پاس نادرێت چونکە ئەزانەیە یەکسەریە بۆی Must نەکەی score. Oh, dealt with by the goalkeeper. وەرە 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 This might be Hey, the kid, perfect that's you. counter-attacking opportunity. چێتە پێشەوە Do they have the guile to open up the defence? Well, that was a terrific بەخۆ لێو کە لە لێ and we just تامی watched سەرۆخیەکەدا the way it ended. Well, it's good جاوەرە play. بە They fought قاژلی their یادو own بەرە goal گۆڵە بڕوە and created گۆڵچی something. پێوە کاتە However, ناوە the finish didn't match the rest of it. Nunez. وەرە 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 And given away. بۆ نەخاو این پاساتمەوە تا ئێستا ژوان باشە Alexander-Arnold. راو نین And a chance to whip it in here. And really pressing their opponents. پێدری بڕۆ خۆتی Unable to ئێ keep وەڵی دەسم پیانە وەڵا دەسم پیانە بۆ نایە encouraging move from Liverpool. Has a go. And good work to deny the chance. ناکات 5 دقەی ماوە بۆ جەمیەکەم یەک گۆڵمان کردە چونکە ئەوان لە ساحەی خۆیانە زاڵمترن Simply couldn't beat the زاڵم first defender. And support available. Well, he made sure there was absolutely no way through. ناگیرێ هجومیان زۆر بەقوەتە That's just a wonderful save. How did he stop that? Played in by Thiago. نەکەی Is a defender. نەکەی وەڵای خواوە کیلی گۆڵ Clearing is نەبوو off the line. قاچی An alert کێ بوو reaction to لەناوە turn it over. پێدریە کێ حەکیمی Another corner, hot on Gee, the heels of Hakim. the last one. The high press was very much on. شوتێ فۆتیان کاکە So the whistle there. ڕێک We're up حەکەمیان behind. کڕیوە ئەزانێ هجوومە بم ئەی فۆتی
مانسیتیەکی لێکرا ئەو بەشتیەتی ئەوانێ ساحری مانسیتی نەبێت دوێ And so بگەڕێتەوە they kick off the second half in this Champions League quarter-final first leg. چی بوو چی بوو چی بوو غەڵەتە Bad pass. خێرا بێ خۆشە چاکێکی تۆ Benzema. وەرە Decent progress with the ball at his feet. ئەوانەش گۆڵن بەس بە هەموو کەسێ ناکری Now they're going to alter things. Here's the substitution. جۆتا هەتە ناوە De Vrij. Now with Alexander-Arnold. Well, just a quick reminder, more live Van football Dijk. coming your way here on Van Dijk EA ئەو TV. غەڵەتە چی You بوو might enjoy this game. نەکەی وەڵی بەردەم چۆڵ کرد و هەر خویانی بەردەم چۆڵ کرد وتم وەرە گۆڵ Ball is moving once more. How important Messi will that بڕۆ opening خۆت. goal prove to be? ناگەڕێتەوە نا یعنی کە سەری ئەگەری گەڕانەوەی زۆر کەمە Now brilliant work to keep that one in play. Promising looking ball. وڵی باریان دۆزیەوە ڕعیبە بۆ هەموو یارزانە چاکەوە He's in ڕۆشێر in it goes. ئەی بژیت To square بە خەری بوو گۆڵ نەبێت what a contest this بژی شێرەکەم to be. سوو ئەوش پێدری کاسل میرۆ مێسی باش کرد بە کریستیانۆیە کاکە چامپیۆنز لیگە خۆی گاڵتە نییە شەڕش نازانێت ها ئەوە قاچی تۆ ژێری وڵی یەک بڵین یەک چەکێدری لەسەر وایە ئەیگرت تا زۆر نزیک بوو لە حاڵاتانەشان ناوێری بیخولێنی دۆ چونکە هەڵیا بە دەرەوەی گۆڵ ڕاهێنەرچیەکە ئەو خۆ بێرە دەی Back underway. Level kind of pegging. area. One goal apiece in this game. Minutes left for play. Disappointing pass. والله غلط بوو خەیناکە ئەو غەڵەتە قەرە بووەکەینەوە وەرە میسی خۆتی Avenue of attack favoured by Messi. Long way out this. ئەگەر ئەچوو بە گۆڵە جوانترین گۆڵ دەرەچوو برانە ڕۆکە جوان خولاوە بۆ جاخۆ بچوە بە گۆڵە ڕێک حیان نەچوو ئەوە نەیگرت De Vrij. Here is Thiago. Salah. And room now out on the Rodriguero. flank. مێندی Robbed of the ball, Mo Salah. Must take the lead here. نەکەی And نەکەی they have to say it has been. بەردەمیم گر بە هێرزانەکە بەس The ball is چوو moving لە again. حیف Anyone's guess how this is going to finish. 2-1 currently. Cutting in. What can he do from this position? ئەوانە گۆڵ نابنەوێت تۆزە بۆی بخولێتەوە هەر وڵای هەر حەزەکەم شوی لێم خۆم ناگرم دوویانەیە زۆر غەڵەتم And into the last 20 minutes. Alexander-Arnold. وەرە This looks threatening. نەکەی In it goes. ئەوان ناگیرێن گاڵتەم لێت کاکە ناگیری وەڵی And looking very comfortable here. So there it is. 3-1 the current scoreline here. Now far from کەبێ a ئەمە لە smooth بێشت finish. حەیاوە زەردێکی دەبە سووری کە گاکە And yellow it is. A booking. Yeah, he was too impatient to win the ball and probably deserved a yellow card. The supporters want to see him have a go. A goal! ئەو گۆڵە جوانترین گۆڵە Still plenty of ئەو life in گۆڵە this match. وەرن شوێنی کەون بژی کەریم حاجی کەریم بە ڕۆژوو بێ لەوانێ Well, I have to say, this is a سەیری really ها good goal. ئاوا سوڕێکی پێ بە بیانەرە بەناوە بۆ تاکە Excellent stuff from him. ژی
زۆر باش هاتووە. Away again, and they're being treated to plenty of goals. 3-2 at the moment. Jota. Well, he's got past his man. نەکەی Gives them a کێشەمەوێ نایە بە هەنی ئایرزان کە ئەمەوێت ئێستا بۆ نمونە جوان ئەو by a minuscule margin. کاسلمیروی لەوێ دەما بوو کاسلمیرۆ بوو کێبوو نەیە یا بە دواترۆ حەز ناکەم جارێەوەی دواترۆ بێت. Camavinga. Plenty of support here. They get forward, Romy but Sikia. time is very much against them here. Well, they've won the ball back quickly. Lionel Messi. Messi cutting in from the back. ئەوانە گۆڵن ئەو گۆڵە برا گاڵتە نییە The closing stages. ئاوا بۆیە سوڕێتەوە یەک پێوێنێ هەرگە فێریارەمە ئەو تەعادولکردنەوە ئەوە زۆر دەرەجەیە ژی میسی یا ژی ئیشی خۆتە کرد ئەها سەی جەما ئاوای لێکەیە ها ئەیەنێتەوە دەروی خەتی جەزا خولانەوە تاوا بۆی ناگیرێت یعنی کەفرێت لەوێ هەڵی نەیتە ناوگۆڵە زۆر جوانە بژیت ئەو ڕاهێنەری لیڤەرپۆڵ کەر بووە. Neither side shy about shooting in this دقیقە match. هەشتا یەکە سێ و سێ یەک گۆڵمان کرد داوچینایەتە پێشەوەی تر زۆر خۆش دەرەچوو. And the search goes on for a winner. Time is ئەوە لێم tight. سەندرە نە باش بێ زوو پاساتمە Benzema. And with that, Oh, the خلاص attack بو. fizzles out. Lucas Paqueta. مەیگەڕێنەرەوە Chance to cross. ڤاندایکە تاو Not the گرتوێتی easiest of situations بژیت for the بژی keeper. بژی دقیقە هەشتا حەوتە پاسی بەرێ A very وەڵایی effective کەس challenge ناڕێی routine. بوو هەویستم خۆی دەرچێ دەرنەچوو. Jota. He'll take this on. ئەها کەس Well, ناچێبووی I must زۆر admit it خاوەن didn't لەو trouble the شتانەیە. keeper to the extent that I thought it might. ڕەمیسی Messi. بڕۆ 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 Lionel Messi. Turning inside. Where's he going to go? ئەو غەڵەتیش بوو And لێمە now the contest is officially بەس over. The یعنی referee چۆنەڵی decided چارەم not نەمەبوو to لێ stop, سندم but ice- تەواوە ئەلمیهم دەستان خۆش بێ and they kick سێ و off. سێ بەزەم جارە چینە ساحێوانم بە ئەگەرێکی زۆر و گۆڵی ترمان لێکە مانسیتی نەموت مانسیتی ئەیباتەوە ئەمە دوی هەیە جار یعنی بوو هیچ حساب کە بەدێتیوە گۆڵە لە پێشوەیە ئەڵێ یاریەکە پێوە چۆن بۆ هەتا بڵی باش میسی گۆڵێکی کرد کەریم و گۆڵێکی کرد ڕۆناڵدۆ گۆڵێک تاوە یەکی گۆڵە زۆر جوان. Thanks so much for answering our questions. جا یاری داهاتوومان بەرامبەر ڕیاڵ مەدریدە بزانم چاتانە چین بماتوە ئەمە کریستیانۆ ئەڵێ دوای کەمە بە کوردی خۆلی تێناگەم من دێم بڵێژگی لە یەکاڵێ بۆ منی نێناوەتەنە برا میسی لە ناوێتۆم بۆچی ئەمە یاری ڕیاڵە بە سەیفێکی بکەم ئادێ آخر ئەم یاریە بکەم زۆری بێچێت جەماعەت لە یاری دومی چامپیۆنز لیگ ئەگەر ڕێمەولاتان با بچین ئەم یاریە بکەین جەماعەت گەڕێنەوەلاتان ئەمە گەشتینە ئەوە چییە لە لالیگا ئەوزام یەکەمە کەریم لە لالیگایە بوو وازانم لە ڕێڵ مەدریز ماوەدەوە 2-1 پێم خۆش نەبوو ئەوە نەدرێژە بخانێ ئێستا دیارەکە تریش ئەو نەی چێتە سەر ئەوە چییە یەک دەخەبزانم کەس نییە ئەمانە چین CAM RW
یاریزانی دیایە ئەمە زۆر کەسی تیا و پێم نەزانی بوو یاریزانەکان کە بۆندیان تاو بوو ئەتوانین بیانێ فرین نەمزانیم بکات یەڵا با بڕێن بۆ یاری دووەم با درێژی پێنین ڕاهێنەرەکان یان تەواو بکەن بە ئەم چاوبێکەوت ئەوە چی بوو لێم تێکچوو گوێنی بیانوازان سپاس بۆ پرسیارەکان شتی وێ بێت تەواو با بڕێنە ناوە looking for ئەوان ئەمەیان چیە لیڤەرپوڵ ئەمەشیان مانچستەر ئەوە چی مانچستەر یونایتد سێویاریان بەدڵە جلەکانیان سوور جلەکانم ڕەش ئەوم پێخۆش لە ساحەی ئەوان ئەخوا هەر لە زۆر ناوە پێدرۆ کۆرۆنا ئەمە لە لیڤەرپوڵە پێم وابێت ئەو نی بزانم وای هاوڕێ جەماعەت بەخێبێنەوە بۆ یاری نێوان کوردستان و لیڤەرپوڵ یارێت لە یاری دووەم ساحەی لیڤەرپوڵ ئەمەدام بۆ سکایپ بکەم یەکەم بێمێ برانە ڕۆکە ڕقم عادکەمەوە یارزانانی پێشوونی زۆر بەخواتن نەکەی حەک دەقەی دوو زۆر بەخواتنەوە وڵای هەر وەرد کڵاس و دەستکاریم نەکردووە ئەمە کێ لە تاکی بەنزیمان نایڵێ ئەو کاتە ڕۆناڵدۆی تیا و باشتر بوو ئەی کەلە ئەی بەخێر نێی تۆ کەمەڤینگە ئەو کاکە شانە خۆ تەمای چیت هەلاو کەما تەشکیلەکەمان بگەڕینەوە بیرمە چێوەی لەکەم لە سەرێکەکەیە ئەمە ڕۆناڵدۆ بۆ ئائێرە میسیش بۆ ئائێرە عیبینیە تاو کەسی ترمان نەقسانیە ڤاندایک لە جێ خۆیان دیکاسمێر کەمەڤینگە تەواو یەک گۆڵە پێشان سەری جمهوری لیڤەرپوڵ ئاگریان تێبەر بووە ڕۆدریگێر و زەمان بژیت بڕۆ بڕۆ سەری لێ تێک ناچێ ئەشدام نەماوە دەسیوە زۆر بوو حەیف ڕۆ ئێ بۆ کاکە بۆ نەیگێلانە معقولەوە دووسێ یارزانلێیان سەند وەردایان تەواوە هێنامانەوە ڕۆ ئەی بژی کەریم تاوە خەریکە فێریاییە بوو ئەی بژی ئەوە جەماعەت تعادلمان کردەوە دیسان حاجی کەریم یەکسەر نابێ شتانە بێی بکەری نابێ وێڵی بگاتە قاچ غەڵەتەکەم کرد چۆن بەناویانە ئەوات ئەوە زۆر غەڵەتە نەکەی غەڵەتی کرد پەلەوشی بوو
chance to whip it in. Extremely sloppy in possession. بڕۆ کاک ڕۆناڵدۆ ڕۆناڵدۆ نایەتە خوارەوە بوو Messi waiting to pounce. وڵای کەم بوو Comes to nothing in the end. سەرم تەقی Good tackle. کورە ئەو شتە زۆر زەخمە قژ They need to get بەسراوە closer. نازەم ناوی چییە And players waiting in the centre. That's excellent defending following the cross. دەی ڕۆدریگێ بژیت سەرۆ وەرە خوارۆ بڕۆ ئەک لەو غەڵەتەی چۆن گرتی Darwin Nunez. Well, the supporters think it's on. Alexander Arnold. Really vital بەخوای interception گەورە here. خەریب خۆم گۆڵە دەکەم لێمە لێ بەدەموچەوی و کابرا بڕۆ Benzema. حاجی حاجی Big Huh? chance. We really have to call that a وەڵی زۆر splendid جوانیش بوو opportunity, بەس Stuart. گۆڵی بۆ Well, what a نەکرا waste that is. It's far too easy for the keeper. He should have made him work harder there. Luis Diaz. Oh, couldn't quite find his teammate. گیرم خۆرە بە دەزاوانم زۆر زیرەکە ئەم قژ بەسرا بەدەبێت Salah. محەممەد سەڵاح نەیەڵێ Thiago. ئەم Can he put هجومە it هەرچەند away? لەسەر یەکەم پەنێ Great defending. Player in the way هەک again. Oh, it's off the post. برانەر Oh, nothing untoward happened. Well, they won't come much closer than that. بڕۆ It's a کەریم matter of inches from being a really good بڕۆ 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 Well, بڕۆ having been denied by the woodwork. Now, گۆڵە spectacular save. Top class goal. حاجی وەڵی نەمێراوی بەم پێشترۆ گۆڵچی هات Corner Goala. kick played in. Oh, Ag. it's off the bar. برۆ لۆدی گۆڵێنە ئەو برانە ڕۆ چی بوو ئەو یاریزانانە زۆر زەخمە لەوی ئاوەسن یعنی ئەوە چەند گۆڵاوە گێڕاوێنەدەوە Soler. He might be able to profit from the wide گەڕێرە خێرا position. لەگەڵ یا بژیت And options in the centre. And the cross smuggled away. بژین دەستان خۆش Well, this is a big That is moment, so and bad, both these Catherine. fans know it. Can someone get on the end of this? Not away completely. Well, Naki, such a high degree of turn a difficulty, roll like not Angola. quite in the end. Well, how good was that? It's such a difficult Shuti piece of Juan skill, Leon which Kaka. he made look so Zor easy. Zahman. That deserved a goal. ها Pedri. And Bro. that pass could be Bro. troublesome. رۆناڵدۆ Ronaldo! گۆڵە معقول نییە و نەجوانەی نیە بەناو Into the دەستی بوو goalkeeper's grateful grasp. ئەو شوتە جوانم چی لێ کرد And 1 minute of stoppage time has been added on. Salah. تاوا گواجم تاواگەی And that brings to Zor an end baş the hatuy. first half here at Anfield. بەس ئەو شوتانم فۆتان ئەوەی کریسیانۆ زۆر خەدەر بۆ وەک مانسیتی هێشتا لە پێشوەیە Second and decisive leg of this Champions League quarter-final, and the second half begins. And a good challenge to bring that attack to an end. Intelligent threaded بژی pass بڕۆ بڕۆ here. بڕۆ 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 Ronaldo. Well, oh, off the post. ئەخ To تو the line. خواوەرە Well, unable بۆچی to بۆ bend his غەڵەتە run. بوو بە ئۆفساید Substitution time it is here. خوا چی مابوو گۆڵ بێ Salah. خڵات بوو Salah. تا دەی دەی بیکرێ Can they keep it ئەوە out? چی بوو This is such a Goli close chi fight. kert. They just need to make the most of تۆپەکەی the گرت set بوو pieces. کەچی لە دەستی ڕۆی Favouring the short one. The delivery from Salah here. ئەها No problem جێگەکەی بەنزیمان whatsoever for the ڕێکچۆ بەوە goalkeeper. خەڵەت بوو More live football to come. Aha, We'll right, talk about right. a future game with us here on ئەمە EA کێو TV. تاک دیفنا Well, the fixtures are coming thick and fast.
It should be a good game that. Hopefully I've not just given it the commentator's curse. ڕێک هەڵیای بۆنەوەیەکە بەس چییە؟ ئەبێت دوورتر بی ئەها سێ گۆڵە شۆن لێتە ئەوم بەدڵە ئەڵاوریا گۆڵ نەبوو یان بە سنگی ئەرنۆڵەوە ئەلێکس ئەرنۆڵد گۆڵە نەیاڵن باڵا بەرزنەوانیش کاسلمیرۆشت پاری کرد و ئیسفادێنەوە قەیناکە زۆر جوانە هێواش کاکە هێواش ئەوە چی بۆ هەتی خۆگرتی پاریەکە زۆر گەرمە قەیناکە دەستە خۆش ئۆفسایدە خۆ جوان دیار بوو بەس ڕێک ئەزانین چۆمو لەگەڵ یان نابوو ئەوان کشان و هەر لەبەرەی بێ بە ئۆفساید بژیت ئەوانم بەدڵە وەرە کەریم کەریم بڕۆ کەریم کەریم ئەو گۆڵە ئەو گۆڵە دەقەی 67 لەگە کەریم بژیت ئەوش میسی ئەوش پێدری بەخۆش بە وەڵای خۆمتم گۆڵ ناوی ڕێک تۆزێ ئاوای خۆ لە نێدەوە نەجووە ژین وەرە دێوەرە هەلو غەڵەتە وەرە وەرە ئەڵێ لەویا شەکاکە ڕخۆڕێنیە پاس بووی ئاک لەو گۆڵانە چاو بوون بە فلیم بەدەستمەوە وەڵا میسی کردووەنی بە فلیم بەس بە خولانەوە سەیری بژی شێرەکەم کامەڤینگە پێدری کاسلمیرۆ برانێکی زۆر یارنەیەکی زۆر بێ حەلمان دروست عەجیب ئەی لەو گۆڵە وەڵا برا دۆزیمە تازە ئەو شتانە ناخوا ئاوا تۆزە بووە گەڕێیتەوە بە خولانەوە وی ناگی قورپێکا بەسەریە حەیامان بردن لە ساحەی ئەوانە گەڕانەوەکەین هەرەوە زۆر حیاچوون دەقەی 74 سێ گۆڵ لە پێشم ئەو فەزدیمە ڕۆشێر حەزر ڕۆشت هەتەمای بیکری وەڵایەوە چی وشانی لای نادەم چی وزە خاو بوو خەدای خۆم بۆ خارەتێکیش بڕۆ ڕۆ 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 Now we're inside the final 10 minutes of this one. Lionel Messi happy to take on the shot. بەخوا برا ئەو بارەی دۆزیوەدە ئاسایی لی نایە Substitution then. Let's see how it affects the match. کەلەیەکیش خەرزارن Can someone get on the end of this? Well, the danger is still there. ئەگەر هیگردی گەڕانەوە 7 دقە ماوە 3 گۆڵ لە پێشم بڵێ بۆیان بکرێتەوە چاوە بیکێنەوە گێم بایەکەم ڕیمۆنتادا لە جیهانە بۆ ئەوان ڕیاڵن بەس ێستا لەم هینەیە لە مان سیتی و ڕیاڵ لە تەرسن
ریاڵ زۆر زەخمن بووم لێ ناگرێت Ronaldo. And Ronaldo tries شوت باوەرە to seal the وە گاڵتە نییە masterclass. دەقەی 86 Just can't stop him today. سێ ئەم بەدڵە کریستیان ڕۆناڵدۆ لۆنگ نازانم چی و شی ئەکاتە تاوەتەوە بەخوا جوانە بەخوا بەدڵمە سی هەندەر چیەکە خەریکە ساحەکە ڕوخین بەسەریانە کارام کردووە فلێمە گەڵچیە A glut of goals. 5-1 it is. Ronaldo. Well, only just wide of the post. ئەنا عادکە ئەمەش خۆم فەودانم هەر حسابکە لە گێلیاینا گۆڵێترم پێ کرد تاوا مشەوەش بوون 4 گۆڵ لە پێشۆم There will be 3 minutes added on at the end. Soler. هەر باش یاریان بۆ Diogo کرێت Jota. دەقەنەماوە 4 And گۆڵ لە space for پێشۆم Liverpool in the wide position. ئەوەزانی چەند ناخۆشە چامپیۆنزلیگ و ئەکرێ دەدەرە و Well, a poor effort. وەرە هەڵیە بە Said and گۆڵێتەکەم done, and تا the whistle and the visitors move on. چۆ پێتان چۆن بوو یاری وەڵی حەقی هاتریکی کرد شێر هاتریک سێ گۆڵی کرد I'm sure they'll face a sterner test in the next round, but they'll be full of confidence off the back of that performance. بژین سەی هەندەرمانێ بژین دەستان خۆش And Thiago. وامە لابین ماسیتیش بردوێتیەوە ئەها ماسیتی بدێتیەوە خۆمان بردومانەدەوە ڕیاڵ مەدرید بردوێتیوە چێلسیش بردوێتیوە ڕێکۆک و پێشنیارەکەی خۆم بوو کەواتە یان بەر ڕیاڵ مەدرید دەکەین یان چێلسیە ماسیتی هیوادارم بەس چێلسی کەوین ئەنجە ئاخر یاری یان بەر ڕیاڵ مەدریە ماسیتی بەس باوەڕ ناگەم هەچەنە سێگەم ئەم یاریە ئاخر یاریمانە بێ Have you got time for a few questions? جوانترین یاری کردووەتەوە بڵم چی یانەکە و پێشوان بوو بە گشتی زۆر باش بوون Thank you for answering the questions. سەریۆ ناوانەشکەم لە بەرچاوتانە ئەمە چییە ڕۆیەوە کورد ئەمە 10 ملیۆنیایە 10 ملیۆنی پارەیاوی نەتێ کەم یاریەمان بردێتەوە هاوڕێیانی خۆشەویست هاتیینە کۆتایی ڤیدۆک هیوادارم و ڤیدۆکەتان بەدڵ بێت لایک لەبیرمەکەن ئەگەر تازەی سەبسکرایب لەبیرمەکە وەک پشتگیریەک بیریتانیاریەکە چەند سڕهێنەرا نەکردمە هەر حەیامان بردن جا ئیشەڵڵا یاری داهاتوو زین بەرکێکەوێن ڕێک بۆ کۆمە ئاوە کە تیر پشکەکەی وەکرا لێ وەسێنم هیوادارم وەک پشتگیری وەکو پشتگیریەک لە سەبسکرایب لەبیرمەکەن ئەو بین بە تۆپسکۆریش چەند گۆڵی کردووە یەک دەقە دە یاری دە گۆڵ ئەسیست 4 ئایبی نییە هیوادارم پێشبینەکانتان بنووس پێشنیار و پێشبینی و هەموو شتێک جاخوای گەورە ڕۆژی هەمووتان قوبوڵ بکات و تا ڤیدۆیەکی دەخواتان لەگەڵ هەر لە خۆشیە من خوا حافیز